پانیای بەمەوە پێشکەش دەکرێت. بینەرانی خۆشەویستم کاتتان باش. ماوەی چەند ساڵێکە ژمارەی زانکۆ و پەیمانگای ئەهلی لە هەرێمی کوردستان کراونەتەوە و بە جۆرێک لە ئێستادا ژمارەی ئەم زانکۆ و پەیمانگە ئەهلیانە لە ژمارەی زانکۆ و پەیمانگە حکومەکان زیاترە. بە ساڵەکانی ڕابردووش هێندەی زانکۆ حکومیەکان خوێندکاریان وەرگرتووە و ئەوەی جێگەی سەرنجە کرێی خوێندنە بە تایبەتی هەم لە زانکۆ ئەهلیەکان هەم لە سیستەمی پارالێڵیش هاوتەریب ئەوەی کە لە زانکۆ حکومیەکانە پێڕەوە کرێت و ئەمە ساڵانە لەگەڵ کردنەوەی دەرگای وەرگرتن لە زانکۆ پەیمانگەکاندا کێشە بۆ خوێندکاران دروستەکە. هەر بەگشتی لە هەرێمی کوردستانە ئێستا سیاسەتی حکومڕانی بەرەو ئاڕاستێ ئەڕواکە کۆی ئەم کەرتە خزمەتگوزاریانە بەرەو پارە بڕوات، هەرچەندە لە دەستوری هەمیشەیی عێراقا کە کورد دەوری سەرەکی هەبووەتیایە هەموو ئەم خزمەتگوزاریانە خزمەتگوزاری پەروەردە و خوێندن لە باخشەی ساوایانەوە تاگاتە زانکۆ پێویستە بە خۆڕایی فراهەم بێ بۆ هەموو تاکێک و خزمەتگوزارەکانی تریش. بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە سیاسەتی حکومڕانی بە جۆرێکە هەموو ئەم خزمەتگوزاریانە بەرەو پارە ئەڕوات چ لە کەرتی تەندروستیە، چ لە کەرتی خوێندنە، چ لە کەرتی خوێندنی باڵا، چ لە ئاوەڕۆ و شارەوانی و زۆر بابەتی تریشە. ئەمانە لە ڕاستیە سەرباری ئەو قەیرانە گەورە داراییە و نەبوونی موچە و ژیانی خەڵک ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بارگرانێکی تری بۆ خەڵکی هەرێمی کوردستان زیاد کردووە. ئێمە لەم حەڵقەی بەرنامەی دیالۆگا ئەم پرسە و چەندین پرسی تر تاوتوێکەین بە میوانداری بە ڕێزان دکتۆر شۆڕش حەسەن مامۆستا لە زانکۆی سلێمانی. بەخێر بن کاکتۆر. دکتۆر کەنعان حەمەغەری مامۆستا لە زانکۆی گەشتپێدانی مرۆیی جەنابیشتان بەخێر بن کاکتۆر جان. سەرەتا دێمە لای جەنابەت کاکتۆر، ضرورەتی بوونی زانکۆ و پەیمانگای ئەهلی لە هەرێمی کوردستانە هەیە تا چەند ضرورە ئەم ژمارە زۆرەی زانکۆ و پەیمانگای ئەهلی لە هەرێمی کوردستاندا هەبێت؟ من پێم وایە لە ڕاستیە ینی لەم ساڵانەی دواییدا ینی حکوومەت ناتوانێت ینی هەلی خوێندن بۆ کۆی ئەو خوێندکارانە دابین کات کە خوێندنی ئامادەی تاوەکەن بە هەموو جۆرەکانیەوە. بە حکومی ئەوەی ئێمە لە هەرێمی کورساندا ینی ڕێژەی گەنج زۆرە، ڕێژەی مناڵەوەی کە گەنە ینی قوتابخانە ئامادەیەکان ڕێژەیەک و ینی ژمارەیەکی زۆرن و توانای حکوومەتیش بێگومان لەم بوارەدا سنووردارە و ژمارەی زانکۆکان پێشتر سنووردار بووە و ئەمە بووەتە واقعەیەک ینی ئەم واقع من پێم وایە خۆی فەرز کردووە بەوەی کە کەرتی خوێندنی ئەهلی لە هەرێمی کورساندا شی لە بواری خوێندنی باڵادا یاخود لە بواری پێش خوێندنی باڵا و خوێندنی زانکۆیدا ببێتە واقعەیەک. ئێستا من پێم وایە بۆتە واقعەیەک و واقعە خۆی سەپاندووە و ژمارەیەکی زۆر زانکۆیە، ژمارەیەکی زۆر پەیمانگایە لە هەمان کات لە بواری پەروەردەدا ژمارەیەکی زۆر ینی خوێندنگە و قوتابخانەی تایبەتەیە. من پێم وایە بابەتەکە بۆ دەگەڕێتەوە کە حکومەت ناتوانێت ینی هەلی خوێندن بۆ کۆی ئەو ژمارە زۆرانە دابین کات وەکو بنیەی تەحتی، وەکو زانکۆ، وەکو مامۆستا و ستافی ئەکادیمی و وەکو هەموو پێداویستیانەی کە پەیوەندی بە پرۆسەی خوێندنەوەیە. بۆیە وەکو وڵاتانی تر بابەتەکە بە ناچاری بەرەوە ئاراستەیە ڕۆشت کە ینی خوێندن لە کەرتی تایبەتە بێتە واقعەیەک و ژمارەیەکی زۆر بێتەکایەوە. ئەوەندەی ئێوە ئاگادار بن ینی ئەم سیستەمی ئەهلیەی کە لە هەرێمی کوردستانە پیاداکرێت ئایا لە وڵاتانی تریشە بە هەمان شێوەیە یاخود نەخێت جیاوازی هەیە؟ لە دنیادا بێگومان خوێندنی ئەهلی هەیە، خوێندنی ینی ناحکومی هەیە لە هەموو دنیادا ئێستا بەربڵاوە و ڕەنگە بەنسبەت ئێمە و درەنگ دەستمان پێ کردووە. ینی لە هەرێمی کوردستاندا لە دوای 2005ەوە سەرەتاکانی لە بواری ینی خوێندنی باڵادا ینی خوێندنی زانکۆی دەستی پێکرد، بەڵام بێگومان لە وڵاتانی تردا دەمێکان بابەتەیە و زۆرێک لە زانکۆکانی دنیا زانکۆی حکومی نین، ینی زانکۆی تایبەتن. بۆ ئێمە دەتوانین بڵین درەنگ دەستمان پێ کردووە
کردەوە بەڵام لێرەشدا ینی جیاوازەکان چێن بێگومان جیاوازەکان پەیوەندی بە چۆنیەتی ئیدارەدانی ینی کەرتی خوێندنی ئەهلیە لە بواری زانکۆدا لە نێوان ئێمە و لە نێوانی وڵاتانی تردا ئێمە یاسای ژمارە دومانەی 2013 کە پەرلەماندەری کردبەوە ینی زانکۆکان ئەبرێ بەڕێوە بەڵام من پێم وایە ئەزمموی وڵاتانی تر لە پێشترن بە حکومیەوەی نازشترن بەڵام لە جیهانە بە گشتی جۆرێک لە قەرزی خوێندن هەیە بۆ خوێندکاران بەڵام لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرێ ئەمە نییە بەداخەوە دێمەوە لای جەنابی کاک تۆر ئەم پرسیارەکان بۆ جەنابیشی ئایا بوونی ئەم هەموو زانکۆ و پەیمانگە ئەهلیە زەرورە و حەزەکەم سەرنجی خۆش و لەسەر ئەوەش بڵێ ئایا ئەمانە تا چەند هاوکاری خوێندکارانەکەن لەوەی کە بۆ نمونە کەسێک کە کەم دەرامەتە هەژارە ناتوانێت کری خوێندنەکە بدا و هەروەها تا چەندێکیش ئەمانە با بڵێن زیانیان لە زانکۆ حکومیەکان داوە لەوەی کە سەرمایی زانستی و ئەکادیمی ئەم زانکۆیانیان بۆ خۆیان ڕاکێشەوە. زۆر سوپاس سڵاو لە بینەرانی خۆشەویستی ئەم کەناڵە کەرتی خوێندنی باڵاش هەروەکو هەموو کەرتەکانی تری ژیانی ئەم کۆمەلگایە بەڕاستی بەهۆی ئەوەی بەرنمەیەک نییە نیەتێکی جددی نیە لە پێشقستنی تەواوی کایەکان بۆیە ئەم کەرتەش ینی بەڕاستی بەرەو ئاستی نزم و بەرەو وێرانی ئەڕوا بە هەردوو زۆری هەم زانکۆ حکومیەکان هەم زانکۆ ئالیەکان بەهۆی ئەوەی کە بەرنمەیەک نییە بەڕاستی بێ پلانێک نییە بە شێوەیەکی گشتی کۆی سیستەمی سیاسی ئەم هەرێمە تەواوی کاریگەریی ئیزابی نییە لەسەر سیستەمەکانی تری کۆمەلگا بەڵکو کاریگەری نەرێنی هەیە کاریگەری خراپی هەیە لەسەر سیستەمەکانی تری کۆمەلگاوەکو سیستەمی پەروەردە سیستەمی تەندروستی سیستەمی کۆمەڵایەتی سیستەمی ئابووری لەم ئەگەر بینە ناو وردەکاری ژیانیم کۆمەلگایش بە تەواوی حقەتی ئەم قسەمان بۆ دەردەکەوێت بۆ ڕوون دەبێتەوە بۆ نمونە مەسەن کارتی ڕاستە ئەمڕۆ لە هەموو دنیادا مەسەن کەرتی تایبەت هەیە یعنی دەوڵەت لە سەرەتادا دەوڵەت خۆی ئیشی دەوڵەتی پاسەوان بوو بەپێی مەسەبی لیبرالی تەنها لە بواری دیفاع ئاسایش و تەندروستیدا عادل ئەو سێ بوار ئیشی دەکرد بەڵام دوایی وا کرا بۆ ئەوی کەوا کەرتی تایبەت هەموو بوارەکانی استیغلال نەکات دەوڵەت بوو بە دەوڵەتێش تەدەخولی لەسەر فکری ئیشتراکی بەڵام ئەمەش کە ئەزمونێکی سەقەت بوو لە وڵاتە هەیە لە هەرێمی کوردستانە یان حکوومەت لێگەڕاوە ئەمانە بەکەی ئەگەر بوار ئەم تەدەخولەی وڵاتی ئیشتراکیەکانیش کە ئەزمموی وڵاتی ئیشتراکیەکانی بە شێوەیەک مەسەن شکستی هێنا مەسەن دەبینی ئەزمونێشتر دەوڵەتی مەسهبی ئیجتیماعی کە دەوڵەت تەدەخول دەکا و کەرتی تایبەتیش مەجال بۆ کەرتی تایبەتیش دێڕێتەوە یعنی لە فکرە لیبرالیەکە هیچ مەجال بۆ کەرتی گشتی نەبوو لە ئیشتراکیەکەش مەجال بۆ کەرتی تایبەت نەبوو بەڵام لێ مەجال بۆ هەردوو لاکراوەتەوە بە هاوسەنجی یعنی شتێکی باشە بەڵام تۆ دەبێت ئەم کەرتە تایبەتە ڕێک بخرێ بە بەرنامە ڕێک بخرێ قانونی بۆ دامدرێ و چاودێری بخرێتە سەر بۆ نمونە ئەمڕۆ کەرتی تەندروستی تەیە کۆمەڵە خەستەخانەیە هەلی هەیە چ چاودێرێکیان لەسەرێ هیچ چاودێرێکیان لەسەر نییە لە ڕووی ئەوەی کە ئایا سەریان چۆنە خزمەت گوزاریان چۆنە بە ئارەزی خۆیانیش دەکەن ناچاریش تۆ لە هەندێک حاڵن لەبەرەوەی خزمەت گوزاریەکە لە کەرتی گشتی نەماوە پەنای بۆ بەری خوێندنی ئەهلی کە لە کوردستان مەسەن بەو شێوەیە بەرەو پێچوو کردیانەوە بەڕاستی ئەوە کە دەبینی مەسەن زانکۆکان هەریەکە و مەسەن کۆمپانیایەگە بەرپرسێکی لە پشتا ینی بە هەدەفی ئەوە نەکراوەتە خۆی کە قانونەکە قانونی ژمارە 2 ساڵی 2013 دەخوێنەوە یا قانونی تعلیمی عالی زانکۆ تایبەتەکانی عراق دەخوێنیەوە ئەهلی ئامانجی ئەو قانونە بەرەو پێشبردننی ئاستی خوێندنە بەرەو پێشبردننی معریفەت و خوێندنی باڵایە بەڵام ڕنگدانەوەی واقعەکە دەیبینی پاش ئەوە بەو شێوێ نییە بۆ نمونە مەسەن ئێمە من بیرم دێ لە 2005 ئەوانە کۆلیجی یاسای ئێواران هەبوو لە زۆربەی کۆلیجەکانی یاسا مەسەن لە هەولێر هەبوو لە زانکۆی کوێ بوو لە زانکۆی سلێمانیە بوو کە خوێندکار ساڵی 500,000 دەدا ئەو وەختە پارەیەکی زۆر نەبوو بەڵام دوایی ئەمانە هەر بە بەرنامە هەموو ئەم کۆلیزانیان داخست هاتن کۆلیزی تریان کردەوە من بیرم دێ مەسەن لە کۆنفرا لە کۆبوونەوەی کە دکتۆر دلاوەر علادین وەزیر بۆ وەختە لە زانکۆی سلێمانی وتی زۆربەی ڕێژەی 170 ئەو کۆلیزە ئەهلیانە کە کراوەتەوە زۆربەی کۆلیزی یاسایە بۆیە هیچ داوایەکی ناکەین بۆ کردنەوەی کۆلیژی یاسا ئەوە لە 2009 شتیوا بوو باوەڕ کە دوای ئەو تاریخە لە وەزارەتەوە کتاب بۆ ئێمە هات بۆ زانکۆی سلێمانی ڕاتان چیە لەسەرکردنەوەی زانکۆ لە فڵان کۆلیج مەبەستم یعنی هیچ بەرنامەیەک نییە یعنی مەسەن ئەو ئێمە لە کوردستان دەوری 15 زانکۆی حکومیمان هەیە بەڵام نزیکی 24-25 زانکۆی ئەهلیمان هەیە یعنی ئەم ژمارە زۆرە پێویست نیە مەسەن ناخۆ لێر تقریبا 14-15 هین هەیە هەمووش نەهاتوە مەسەن تەخەسوساتی
پسپۆری ورد بێنێ پسپۆری وا بێنێکەوە کۆمەلگاکە پێویستی بێ مەسەن هاتووە زۆربەی ئەو اختصاسانەی ترکە هەیە ئەم اختصاسانیان داهێناوە ئەم زاکرێ بەشی هاوشێوەیە بەڵێ هاوشێوەیە ئەم باسی ئەوەت کرد یعنی مەسەلەی زۆربەی ئێمە قانونی ژمارە دوی ئێرە زیاوازە لەگەڵ قانونەکەی بەغدا کە لە 2004 دەرچووە لە بەغدا دەڵێ ئەگەر کولی ئەهلی دادنەی بۆ خۆت ستافی خۆت بێنە یا سەرمایی زانکۆ حکوومیەکە بەرێت یا مامۆستای خانەنشین بێ یا کەسێک بێ بچێ لەوێ تاین بێ نەک لە زانکۆ حکوومیەکان بێ ئەوانەی لە زانکۆ حکوومیەکان بۆیان نییە بچن لە زانکۆ ئەهلیەکان مەحازەرە بڵێنەوە یا بە ئارە بڕۆن یا بە ئیجازە بڕۆن ئەمە قانونەکەیان سەریحە مەسەن هەڵی کاری زیاتر ئەرەخسێ ما بۆ ئەوی کەوا زانکۆ ئەهلی حکوومیەکانیش بجوێنە خرێت چکە مەسەن کاتێکەوە مەسەن زۆربەی ئێستا ئەو مامۆستایانەی ئەو زانکۆ ئەهلیانە مەسەن ستافی مامۆستا حکوومیەکانن ستافی زانکۆ حکوومیەکانن لەوێ حتمما ئەوە کاریگەری سلبی ئەکاتە سەر زانکۆکەی خۆی کەواتە بە جۆرێک لە جۆرەکان ئەمانە زیانیان داوە لە سەرمایی با بڵێن زانستی زانکۆ حکوومیەکان بێگومان یعنی بێگومان جا شتێکی تریشەیە بەڕاستی کە زانکۆ حکوومیەکان بە حیزبی کراوە لەگە ڕێزم بە حیزبی کراوە مەسەن کە پۆستە ئاکادمیەکان بە هەمووی بە کاریگەری دەوری حیزبیدانرێت سیرەکەی زانکۆ ئەهلیەکانی جوایاتەوە کە لە کاتێکدا زانکۆ ئەهلیەکان مەسەن خەڵچێک دێدایدنێک بۆ پێشخستنی بواری خوێندنی باڵاوێ دەبێت دوور بێت لەم بۆ چوونە بەڵام لەگە ڕێزم کە بە وردی سەیری پێکاتەی ئەکادمی زانکۆکان دەکەی دەبێتی فعلەن ینی ئەم بۆ چوونە حیزبیە ئەمە ئەم بۆ چوونە ئەم پێکاتە حیزبیت کاریگەری حیزبیە دیارە لەسەر زانکۆ حکوومیەکانیش بۆیە تۆ ناتوانانی لە بارودۆخێکی وە بڵێکەوە ئەم زانکۆ حکوم ئەهلیانە بەرەو ئەوە دەڕۆنکەوە بواری زانست و خوێندن بەرەو پێشەوە دەبن ئەمە جگەلەوەی کە تۆ هەموو دنیا قانونێک تەحکومی دەکا عرض و تەڵەبە خواست و خستنە ڕووە ئەم قانونە لە هەرمی کوردستان و لە عراقیش حسابی بۆ نەکراوە خۆ لە عراقیش مەسەن 35 زانکۆی حکومی هەیە دەوری 6 زانکۆی ئەهلی هەیە 6 زانکۆیەتی کە پێویستی ئەوەندە بەڵام ئەگەر لەوێژ بگەڕێ مەسەن هەر زانکۆیەک بەرپرسێک لە پشتیەوەیەتی کە دایناوە بۆیە ئەمە نهاتوو بۆ نمونە ئێمە ساڵانە دەرچووی زانکۆ دەردەچێ بەڵام لە ماڵەوە دانیشێ هیچ ئیسفادە لە بڕوانامەکەی ناکە بۆیە ئێمە نەهاتووین مەسەنکەوە زانکۆکان بگۆڕێت چونکە سێ شتێ لەس بۆ پێشبردننی زانکۆ یەکەم زانکۆکە سەربەخۆ بێ سەربەخۆی زانکۆ کە ئەمە سەربەخۆی زانکۆکان نییە وەکو پێویست لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی مالیەوە دووەمیشت بەرەو پێشخستنی تواناکانی زانکۆکان توانای ستافی زانکۆکان کە ئەمەش نییە ئەمە هیچ هەوڵێک نییە بەڕاستی ئەگەر مامۆستاکە خۆی بە زوودی خۆی هەوڵ نەدا مەسەنکە هیچ هەوڵێک نییە بەرنمەیەک نییە کە لە وەزارەتەوە ئیش بۆ ئەمە بکە یار لە خود لە زانکۆکەوە ئیش بۆ ئەمە بکە دوای سێمیان بەرەو یعنی گۆڕانکاری و بەرەو پێشبردننی بەرنامە و پرۆگرامەکانی خوێندن ئەوەی کە 10 ساڵ و 15 ساڵ پێش ئەمڕۆ بۆ هەر ئەمەیە ینی گۆڕانکاری بەسەردا نەهاتووە کە ئەمانە هەمووی دەبێتە هۆی ئەوەی پرۆسی خوێندن بەرەو پێشەوە بڕوە بەڵام سەربەخۆی زانکۆکان کە لە زانکۆ حکوومیەکان نیە دەبینین لە هەماشەوە لە زانکۆ ئەهلیەکانیش نییە لەبەرەوەی هەمووی بە یەک پێودانگ لە وەزارەتەوە بڕیاری لەسەر درێ من یەک زانکۆی حکومی دەبینم کە تۆ سەربەخۆیەتی تیا لە هەندێک بڕیارەکانەویش زانکۆی سوورانە بەڕاستی لە هەندێک شت دەیان بینم کە جیاوازن لە زانکۆکانی تر مەسەن لە هەندێک ئیش من چووم دەبینم ئەمانە جیاوازیان هەیە ئەمە یعنی زۆر بڕیاوەکو لامەرکەزی خۆیان حکوم دەکەن چکە لامەرکەزی زۆر پێویستە بۆ زانکۆکان لە سەربەخۆیی لە هەموو ڕێکەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی کارجێڕیەوە لە ڕووی مالیەوە زانکۆکان زۆر گرنگە بەڵام بەداخەوە پێچێت مەسەلەی نزیکایەتی لە دەسەڵاتەوە یاخود ئایا مەنتیقەی جوگرافی یاخود ئەم زانکۆیە چەندێک دەستی ئەگا بەوانی کە مەسئولن لە هەرێمی کوردستانە ڕەنگە ئەمانە بەگومان تەئسیری هەبێت لەسەر زانکۆ من ینی بۆ خۆم لە بەدوادە چوونەکانمان بۆم دەرکەوتووە زانکۆی حکومی ئەهلی هەیە پارەی لە حکومەت وەرگرتووە ینی هەردوو زانکۆی ئەمریکی لە سلێمانیش و لە دهۆکیش پارەیەکی زۆریان لە بودجەی وەرگرتووە و عەرزێکی زۆریان وەرگرتووە و عەرزانە بەشی زۆریشی بۆ با بڵین خزمەتی زانکۆکە بەکار ناتەوە بەکو پرۆژەی بازرگانی لەسەر دروست کراوە لە کاتێک کات زانکۆ حکومیەکان بەم جۆرە مامەڵەیان لەگەڵ نەکراوە ینی ئەو بڕە پارەی کە لە پارەی نەوت بۆ ئەم زانکۆ ئەهلیە تەرخان کراوە ڕبعێکی ئەوە بۆ زانکۆیەکی حکومی تەرخان نەکراوە لە ڕاستیە ئەمە لە تەنیشتی دەستێوەردانی حیزبیەوە لە تەنیشتی جێبەجێنەکردنی یاساوەکو خۆی ئەمە هەموو گرفتن لە هەرێمی کوردستانە هەن سوپاس کاکتۆر دەگەڕێم وڵات کاکتۆر ئەمەوێت ینی ئێستاوە باسین ئەگەر بە خێرایی وەڵامیان پرسیارم بدەیتەوە ئایا زانکۆ ئەهلیەکان دەستگیرۆی ئەو خوێندکارە هەژار و کەم دەرامەتانە ئەکەن
و دووەمیش وەڵامی ئەوم بیتەوە ئێستا لە تەنیشت خوێندنی ئەهلیەوە لە زانکۆ حکوومیەکانیشە پارالێڵ هەیە کامیشە دیسان جۆرێکە لە ئەهلی هەر جۆرێکە لەوەی کە بە پارە خوێنکارە خوێنێت بەڵام ڕەنگە مەرج و پێوەرەکانی وەرگرتن بەراورد بە زانکۆ ئەهلیەکان جیاواز بێ ینی لە مەسلەی نمرەوە لە مەسلەی پارالێڵان نمرەکان جیاوازەکەیان زۆر کەمترە بەراورد بە زانکۆ ئەهلیەکان بەڵام ئەوەی کە ئەبینی ساڵ بە ساڵ دیسان ڕێژەی پارالێڵیش زیاتر بێت لە زانکۆ حکوومیەکانە ینی هەمان ئەو قسەی کە کردمان سیاسەتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە تایبەتکردنی کۆی ئەم کەرتە خزمەتگوزاریانەیە کاتوانم بڵێم ئەمە لە سەداسەد پێچەوانەی دەستوری هەمیشەیی عراقە بۆیە ئەگەر جەناب بە کورتی وەڵامی مامەتەوە ئایا زانکۆ ئەهلیەکان تا چەندە زیرۆی خوێنکاری هەجان کردووە و ڕێی جەنابیشتان لەسەر مەسەلەی پارالێڵ لە ڕاستیە من پێم وایە هەڵسەنگاندنی ینی ئەزمموی زانکۆ ئەهلیەکان خوێندنەوەی جیاواز هەڵەگرێ ڕەنگە من لە هەندێک تەفاسیلە هاوبۆچوون نەبم لەگەڵ کاک دکتۆر شۆرشە یەکەم ینی سروشتی زانکۆ ئەهلیەکان لە هەرێمی کوردستانە گیان ینی مەرج نییە هەموو یەک بێ بەشێک لەو بەشێکی زۆری ئەو زانکۆیانە ینی لە بواری سسمارە لە بواری کەرتی تایبەتە و زانکۆشەیە بێگومان زانکۆی قازانج نەویستە ینی من وەکو بە حکمی ینی زانیاری خۆم و لەو زانکۆیشی تیاکەم مەسەلەن زانکۆی گەشەپێدانی مرۆی زانکۆی قازانجەوەیە کە زانکۆ ئەهلیەکان هەمویان بە یەک جۆر و بە یەک بزنس کار ناکەن بەگومان ینی کاتێکاڵین زانکۆیکی قازانج نەویست کەواتە هەموو ئەو داهاتی زانکۆ لە پێناو خودی زانکۆکەیان نەکو بچێتە ینی لە بەرژەوەندی کەسێک وەکو بزنس وەکو سسمار تەماشا بکرێ سەبارەت بە هەندێک بابەتی تر من پێم وایە زانکۆ ئەهلیەکان ئەتوانرێ سربەخۆ بن لە ڕووی ستافی ئەکادیمیەوە بەڵام من پێم وایە هۆکاری ئەوەی کە بەشێکی زۆر مامۆسا حکوومیەکان ئەمڕۆ لە زانکۆ ئەهلیەکانە دەرس بڵێنەوە پەیوەندی بە سیاسەتی حکوومەتەوەیە سەرەتا ینی سەرەتا لە حکوومەتی هەرێمە سیاسەتی وەزارەتی خوێندی باڵا بریتی بوو لەوەی کە زانکۆ ئەهلیەکان بە تەواوەتی سربەخۆ بن لە ڕووی ستافی ئەکادیمی و بەڕێوەبردنەوە بەڵام بە تایبەتی لە ساڵی 2013 چواردە کە کاتێک دۆخی دارایی لە هەرێمی کوردستاندا خراپ بوو و کێشە کەوتە نێوان موچەوە حکوومەتی هەرێم وەزارەتی خوێندی باڵا خۆی دەرگای ئاسان کرد بەوەی کە بەشێک لە زانکۆ مامۆسایان لە زانکۆ حکوومیەکان بتوانن لە زانکۆ ئەهلیەکانە دەرس بڵێنەوە و ئەمە من بێگومان پێم وایە لە تەنیشت سیاسەتی حکومڕانیەوە بۆ مەسەلەی بە تایبەتکردن و پارەکردن ئەمەی کە لە ڕاستیە سادەترین ئەرچی حکوومەت مەسەلەی موچەیە کە ناتوانێت موچە بە جۆرێکە لە پلان جۆرێکە لە پلان بۆی کە کەرتی حکومی و خەڵک بچە بۆ بێگومان کاتێک ینی زانکۆ لە کەرتی حکومیە کە تووشی کێشە بێ وە کێشە لە موچە دروسە بێ بۆ بەشێک لە کەڤەرکردنی ئەوەی کە پرۆسەی خوێندنیش تا ڕادەیەک بە نسبەت ڕێژەیەکی زۆر مامۆساوە بەردەوام بێ لە زانکۆ حکومیەکانە حکوومەت خۆی ئەم بابەی ئەم دەرگایی کردەوە کە مەسەلەی ئەوەی کە بەشێکی زۆر لە مامۆساکان بچن لە زانکۆ ئەهلیەکانە دەست بڵێنەوە ئەگینام پێم وایە کاتێک ئەگەر پلانی حکوومەت وا بێ وەزارەت ئەم پلانێ هەبوو بێگومان لە پێشترا کە دەبێت لە ماوەی 2-3 ساڵە زانکۆکان لانی کەم لە 180 بۆن نەوەت ستافی ئەکادیمی خۆیان بێ و ئێستش ئەو بڕیاری ئێستا حکوومەت کاری پێیەکە کە پێویستە لە 2021 ڕێژە بە ڕێژە زیاد بێ بەڵام من پێم وایە دۆخی دارایی کاریگەری لەسەر ئەو بابەتە بووە سەبارەت بەوەی کە زانکۆ سربەخۆیە یا سربەخۆ نەبێ ئەهلیەکان حزبیە من پێم وایە زانکۆ بۆ زانکۆیەکی ترە گۆڕێ و زانکۆ دەکرێت تەواو سربەخۆ بێ ئەمە ینی بابەتێکی ترە سەبارەت بە خوێندنی پارالێڵ من پێم وایە دیسان ئەمەش پەیوەندی بە دۆخی داراییەوەیە کاتێک کە بودجەی زانکۆ حکوومیەکان تووشی قەیرانە بێت لە چوارچەوەی ئەو قەیرانە دارایی کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێم بوویەوە لە سەرەتای ینی کێشەی نێوان هەولێر و بەغدا بێگومان ناتوانرا ینی لە زانکۆ حکوومیەکانە کۆمەڵی خزمەتگوزاری دابین کرێ بۆیە کە خوێندنی پارالێڵ بەشێک لەو داهاتە بە تایبەتی لە کابینەی پێشووترا زانکۆ حکوومیەکان بۆ خۆیان سەرفێکەن بۆ پرۆسەی بەڕێوەبردنیەوە من پێم وایە ئەو بابەتە بەشێک لە ڕوویەکەوە بەشێک بوو لە بابەتی ناچاری لە ڕوویەکی تری شۆ ڕەنگە کرانەوەی حکوومەت بێ بەوەی کە ینی خوێندن وەکو شمەکێک تەماشا بکرێت بەڵام بینی ساڵ بە ساڵ زیاتە ینی یەکەم جار بۆ ڕێژەی لە ساڵ 15 ینی بۆ نوێگەت بەشێک خۆی پلانەکەی 100 خوێنکار بێت لە ساڵ 15 بۆ پارالێڵ
بەڵام ئەم ساڵ 40 بۆ کۆلێجەکانە و 50 بۆ پەیمانگەکانە پێم وایە بەشێکی دکتۆر پەیوەندی بە لایەنی دارایی و ئەو زەختەیە لە زانکۆ حکوومیەکانە و بەشێکیش پەیوەندی بە خواستی خەڵکەوەیە کە دەیەوێت بە نمرەیەکی نزمتر بە پارەلەڵ بخوێنێ و لە کۆلێژێکا یا لە بەشێکا بخوێنێ کە بە دڵی خۆی بێت ئەمە پەیوەندی بۆیە سەبارەت بە دەستگیرۆیکردن ینی خوێندکاری کەم دەرامەت لە زانکۆ تایبەتەکانە ینی بێگومان زانکۆ تایبەتەکان زانکۆیەکە بەرامبەر بە پارە دەخوێنرێ و بەشێکە لە پرۆسەی کرانەوەی بازار لێرەدا من پێم وایە ڕەنگە زانکۆ بۆ زانکۆ بگۆڕێت ینی یەکەم حکوومەت تەدەخولی کردووە لەوەی کە ڕێژەیەک لە ینی ڕسومی خوێندنی کەم بە پێی زانیاری من پابەر نابن بەو من پێم وایە ئەوەی کە ئەم بڕیاری کە ئەم ساڵدرا من بە پێی زانیاریەکانی من ینی کۆی زانکۆکان پابند بوون نەهلەکان ڕەنگە یەک دوو زانکۆی لێ دەربشێت بۆچی پابند نەبوونەوە وەزارەت نازانم ینی ڕەنگە ئەوان ینی معلوماتی دقیقتریان لابێ سەبارەت بە دەستگیرۆیکردن زانکۆ بۆ زانکۆ دەگۆڕێ من ڕەنگە زانیاری دقیقم بە نسبەت خۆمانەوە هەبێت لە زانکۆی گەشەپێدان تا ڕادەیەکی زۆر ینی دەستگیرۆیی ینی ئەو خوێندکارانی کراوە کەم دەرامەتن و بە تایبەتیش کوردانی ڕۆژاوا ینی ساڵانە ژمارەیەکی سکۆلەرشیپیانەیە و تا ئێستا زیاتر لە 200 خوێندکار بەبێ بەرامبەریانی لە زانکۆدا دەخوێنن بە حکومیەوەش ئەمە بۆ زانکۆی گەشەپێدان ڕەنگە ئاسانتر بێ بە حکمی زانکۆیکی قازانجنەویستە و چاوی لە قازانجنیە ڕەنگە بۆ ئەو ئاسانتر بێ کە چاوی لە ینی خوێندکار ڕێژێک لە خوێندکار بێ بەڵام بە زانکۆکانی تر لە چوارچەوەی ئیسسمار و لە چوارچەوەی بزنسایە ڕەنگە ئەو لۆژیکە کەمتر کار بکات. بەڵێ دەست بۆش کاکتۆر حەزەکەم ئەو مەسەلەی پارالێل لەگەڵ جەنابی شوێ باس بکەم ینی کە دیسان بەڕای جەنابی شو ئایا ئەچێتە چوارچەوەی ئەو سیاسەتەوە کە حکوومەت ئەیەوێت هەموو شتەکان بەرەو کەتی تایبەت و بەرەو ئەهلی و بەرەو پارە بەرێ چکە ساڵ بە ساڵێژ مەسەلەی پارالێل زیاد دەکات لە زانکۆ پەیمانگاکانە حەزەکەم لەو بابەتەوە ڕای جەناب شو بڵێ ئایا ئەمە بەگەر بیبەستنەوە بەوەوە هەم پارالێل هەم زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان بە جۆرێک لە جۆرەکان جیاوازی چینیاتی دروست ناکات لە کۆمەڵگا خۆی ئەم پارالێلە کە پێیدا دایان هێنا بەڕاستی ئەمە مەسەن پێشتر لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش خوێندنی ئێواران هەبوو بۆ ئەوانەی کەوا ڕەغبەتیان هەبوو تەمەنیان هەبوو یا دەرەجەیان کەمتر بوو دەکرا ئەم خوێندنی ئێوارانە هەر لە زانکۆ حکومیەکان وە خۆی بمێنێتەوە ئەوەی بەیانیان دوور بێت لە مەسەلەی پارالێلوانە بە دەرەجەی خۆی بێ دەوام بکە بۆ بە پارەیەکی ڕەمزی کەمیش نەک مەسەن ئەوەی کە ئێستا وە گوتم لە سەردەمی ئێمە تا 2011 و ئەوانش قانونی ئێواران هەبوو شەوێ ساڵانەکەی 500,000 بوو بەڵام دوایی هەموو ئەمانیان داخست هەمویان ئەهلیان بەرەو کرد مەسەن لە دوای ئەو مەسەن ساڵی پار و پێران لێرە لە سلێمانی زانکۆی کراوەتەوە کولی قانون کراوە بە تایبەت کولێک ینی زانکۆیەک کراوەتەوە کولی قانونی تایە یعنی ئەمانە هەمووی بێ بەرنامەیە بەڕاستی دەکرا مەسەن ئێمە وەکو جاران ئێوارانمان هەبێ ئەو بەشانێکە خەڵک خواسی لەسەرەیە بۆن مونەڕاگەیان نە یاسایە یاخود پەروەردەی بنەڕەتی هەندێ بەشێتی یا زمانە یا کوێریزەکانی ترە دەکرێت ئەمانە هەر لە ناو زانکۆ حکومیەکان هەبووە لە کۆنتترۆڵ پێمەڵێن ناوبرەك وەرەگرین دواتر گفتوگۆکەمان بەرداوامەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبرەکی کورد گفتوگۆکەمان لەگەڵ میوانەکان بەرداوامەکەین. و 26 زانکۆ پەیمانگای تایبەت هەیە کە بە کۆی گشتی زیاتر لە 124,000 خوێندکارتیانە دەخوێنن ژمارە دەرچوانی زانکۆ لە 3 ساڵی ڕابردووە نزیکەی 89,000 خوێندکارە و ساڵانەش نزیکەی 30,000 خوێندکار تەخەڕوجەکەن و لە ساڵی 2014 توانمان 2013 شەوە دامەزراندن نەماوە لە بەروی پرۆژە یاسای بودجە نەچۆتە پەرلەمانی کوردستان کامەیەکێکە لە سیما هەرە دیارەکانی گەندەڵی لە هەموو حکومڕانیەکان حکومڕانیە لە ڕاستیا پرۆژە یاسای بودجەی نەبوو کەواتە حکومڕانیەکە گەندەڵە و سیماکانی گەندەڵی هەموو کۆی حکومڕانەکەی تەنیوەتەوە هەر بۆیە ئێستا نزیکەی ڕەنگە 200,000 بۆ سەرەوە دەرچووی زانکۆ پەیمانگا هەبێت کە هەلی کاریشان بۆ نەڕەخساوە کە هەرچی دەوڵەتە هەلی کار هەم لە کەرتی حکومیە هەم لە کەرتی ئەهلیە بۆ ئەو دەرچوانەوە بۆ هاونیشتوانیان بڕەخسێنێ و ئاماری کۆی وەرگیراوانی ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 کە ئەوانەی کە بە خوێندنی خۆڕایی لە زانکۆکانە وەرگیراون 41,733 خوێندکار بووە ساڵی 2010 بۆ 2019 لە کۆی 54,042 دەرچووی پۆلی 12 تەنیا 28,609 کەسیان هەلی خوێندنی زانکۆ پەیمانگایان بۆ ڕەخساوە. کاکتۆر دێمە لای جەناب و لەویا پێمان بڕیت کە باسی خوێندنی پارالێڵمانە کرد کە نزیکە لە هەم خوێندنی
بەیانیانەوە و ئێستا ڕێژەکەی وردە وردە زیاوە بێ ئایا ئەمە پەیوەندی بە مەسلەی ئەوە هەیە کە حکوومەت ئەیەوێت لەم ڕێیەوە داهات بۆ زانکۆکان پیا بکە و ئایا ئەمە تەئسیری هەیە لەسەر ئاسی زانستی و حەزەکەم ئەوەشمان باسکەی ینی کێشەی زانکۆ حکوومیەکان بە تایبەتی گرفتی نەبوونی لامەرکەزی لە هەموو ڕوویەکەوە چییە لەم ڕایجەرابوو بەنسبەتی پارالێل کە تازە دانێناوە چەند ساڵێکە بەڕاستی یعنی وەکو وتم پێویستی نەدەکرد لەبەرەوەی تۆ ساڵانە بە بەرنامە دەی تا خوێندکار وەردەگری بەپێی ئەوەی دەرەجە بەرز دەکەی بۆ وەگرتن یا نزمیەکەی نەک مەسەن لەبەرەوەی جیاوازی 3 دەرەجە تۆ پارالێل تەڵەبەکان مناچاری بە پارالێل بێتە ناو خوێندنەوە و پرۆسی خوێندنەوە ساڵانە پارەی زیاتر بدا لەویتر و بەیەکەوە لێ قاعدانیشتون وەگوتم خوێندنی بەیانیان بە پێی دەرەجە بە پێی بارودۆخکە ڕێژەی دەرچوون چۆنە لە ساڵەکە بەو شێوەیە مەسەن ڕێخستنێک بکرێ بەرنمەیەک بکرێتەوە بتوانرێت زۆرترینی خوێندکارەکان وەربژیرێن بە تایبەتی کە 15-16 زانکۆ هەیە ئەمجا ئەوەی ترکە مەسەن تەمەنی هەیە یاخود حەزەکە لە ئێواران بخوێنێ با لە زۆربەی ئەو کۆلی زانێکە خواستیان لەسەر خوێنی ئێواران هەبێ خوێنی ئێواران هەبێ بە پارەیەکی وابێکەوە زۆر نەبێتە بارگرانی چکەت من ڕغبەتم هەیە لەوانێ پارەم نەبێ بۆی جیاوە بەڵام هیچێک مەسەن ڕغبەتی شینیە بەڵام پارەی هەیە بۆ خۆیەچێ بەڵام ئەوەی ڕغبەتی هەیە پارەی نێ ناتوانێت بچێ دروست نەبێ ئەم وەزع بۆی دروست نەبێ مەسەن ئێمە بەداخەوە ینی زانکۆکانی ئێمە نەهاتووە مەسەن ئێمە نەهاتووین ڕۆحی نیشتمانی بەهێز بکەین مەسەن هاتووین لەگەڕێزم لە هەموو قەزایەک زانکۆیەکمان کردوێتەوە باشتر وا بوو ئەم ژمارە زانکۆ زۆرە بێ پلانە نەکرد حکومیەکانیش مەسەن تۆ مەسەن خوێندکارێک لە سلێمانیە تا ئێستا دۆچی نبینیوە هەولێری نبینیوە خوێندن تاوا دەکا ئێمە وەختی خۆی مەسەن کە خوێندکار بووی مەسەن دەسوی بۆ هەولێر دەتخوێنیان لە بەغداد دەتخوێن لە مووسڵ لەو شارانە لە بەسرا تەڵەبەی کورد لە بەسرا دەخوێن کە دەچوو مقابلی شادەکەی زانیاری و حەزارەتی وەردەگر بەڕاستی چاوی دەکرایەوە لە ژیان داهاتەوە ئەزمونێکی تری هەبوو بەڵام ئێمە ئەومان نێشتووە هاتووین لە هەموو قەزایەک زانکۆکمان کردوێتەوە دەبێ هەر لەوێ ژوورگیرێ ئەگەر خەڵکی سلێمانی بێ لە هەولێر وەربژێرێ مەحاول دەکا بگەڕێتەوە سلێمانی ئەمە ئێمە پێویستمان بۆ یە کە تەفاعلی نیشتمانیش بەقووەت بێ بەهێز بێ ئەمجا بە جۆرێک لە جۆرەکان بەبوورە توانین بڵین لە هەرێمی کوردستان زانکۆی نیشتیمانیمان نییە زانکۆمان نییە ئێستا مەسەن پێشتر لە زوو زانکۆی سەلاحەدین و بەتایبەتی دواتر دهۆکەوە و سلێمانی گەشەی کرد مەسەن یعنی خوێندکاری دهۆک و سلێمانی و هەمووی تێکەڵ دەبوون ئەفکار دەگۆڕاوە ینی بەڕاستی کە دەگەڕایەوە خەڵکێکی تری دەناسی وعیەکی تری هەبوو زۆرێکی تر بوو ئەمجا کاتێکەوە تۆ 3 زانکۆت هەیە لە هەموو کوردستان بڵێ هەولێر و سلێمانی و دهۆک 3 زانکۆی حکوومیت هەیە هەرچی توانا و لێوەشاوی چاک هەیە لەو زانکۆیانە کۆ دەبێتەوە بەڵام مەسەن لە زۆر ئەو زانکۆ نوێیانە کە دەکرێنەوە مەسەن ستافنی ئەسڵەن ستافی نییە هاتەوە قسم بەشێکی کردوێتەوە دێ لەسەر ئەساسی زانکۆکان بە هاوکاری زانکۆکانی تر مەسەن دێ خوێنی باڵا دەکاتەوە یا مەسەن خوێنی ئەوەلی ڕادەپەڕێنێ ئەخر ئەمە نابێت دەبێت تۆ ستافت هەبێ ئێمە لە زانکۆکانی کوردستان باشتر وا بوومە بەڕاستی چەند زانکۆیەکی دیاریکراومانە بێ بۆ حکوومەتیش باشتر بوو بۆ خەڵکیش باشتر بوو تەرکیزمان کرد با سەر ئەمانە هەم لە ڕووی ئیدارەوە مامۆستاوە باشتر بوو هەم لە ڕووی ئەوەشەوە باشتر بوو ئەم زانکۆیە مەسەن تەڵەبەی لێ کۆ دەبەوە ئەم هەموو ڕۆتین و سەرفیاتە زیادە لەدەست ینی نەدەبوو مەسەن تۆ ئێستا ناچاری ئیدارەی 15 زانکۆ بدەی وەنیا ئەو وەختە ئیدارەی 3 زانکۆ دەدا ئەو وەختە دەتوانی مەسەن تەڵەبە بێ بەشی ناوخۆی بۆ دابینکەی مانگانەش لە زیاتی 400,000 بۆ دابین کردبە بەڵام ئێستا تۆ 15 زانکۆت کردوەوە ئەوە ناتوانانی بکەیت بۆیە مەسەن ئەمە لە کۆتاییدا زەرەر بە پرۆسەی خوێندین یعنی کردنەوەی زانکۆ بەو بێبەرنامەیە نایمانای ئەوە نییە خوێندن بەرەو پێچووە تۆ ئەگەر دەتەوێت خزمەتی ئەو شارە بکەی ئەو ناوچێ بکەی بەشی تر خزمەتی بکەیت ئەوە مەرز پرۆژەی خزمەتگوزاری هەیە لەو منطقەیە ئەمجا بەڕاستی زانکۆکانی ئێمە حکوومیەکان ئێمە هەمومان لەلایەن ئەهلی و حکوومیەکان لەلایەن یەک عقلەوە ئیدارە دەدرێن ئەکەمە زۆر خراپە لە هەموو دنیا زانکۆکان لە منافەسەدان هەر یەکە بە بەرنامەی علمی خۆی ئیش دەکات بە بەرنامەی علمی خۆی ئیش دەکات بەڵام ئێستا دەڵێت تۆ وەرە کتابێک دانێ بۆ بەسەر هەموو زانکۆکان لەو ئیخساسە لەو مەرحەلەیە و کتابە بخوێندرێ ئیتر ئەم کتابە لەوانەیە من عقلم زۆر شتی نەگرێم کتابە
من مامۆستایەکەم گەیشتومەتەم خۆناغا خۆم دێم دەرسی خێ دەڵێمەوە مفرداتی ئەو بابەتە دەگەێنمە تەڵەبەکان بە ئەسلوبی خۆم دەیگەێنم بە ئەسلوبی خۆم ئەم زالەوانەیە ئەو ئەسلوبی من جیاواز بێ لەگەڵ ئەسلوب لە زانکۆیشتر بۆیە جیاوازەکە لەوە دەدرێت منافەسەکە لەوە دەبێت خۆ ئێستا مەسەلا ئێمە کە قسە لەسەر زانکۆی حکومی دەکەین یان لەسەر زانکۆی هەلی دەکەین مانای وەنی هەمووی یەک بێ بەڵام ئەم شتە ئامانە لە هەمووی هەیە ئەوەی مەسەلەی کاریگەری حیزبی بەڵام زانکۆ هەیە ئاستی لە زانکۆ ئەهلیەکانی ئاستی زانستی باشترە لە زانکۆی تر بۆ نمونە مەسەن ئێمە ئیمتحانی کەفاءەمان کردووە بۆ ماستەر و دکتۆرا تەڵەبە هاتووە لە زانکۆی ئەهلیەوە لەگە ڕێزم نێگزا ئیمتیازی هەبووە واتە لەنەوە زیاتریە بۆ بەڵام کە هاتووە لە ئیمتحانی کەفاءەکە دەرنەچووە هێ تەڵەبەیەکە گەر ئیمتیازیە بێ لەو پسپۆریە ممکن نییە دەرچێت تەڵەبەش هەبووم هەر لە زانکۆی ئەهلیەوە هاتووە بە ئیمکانیاتێکی بەرزەوە هاتووە یعنی ئەمە یعنی شتەکان وەکو هەموو وەکو یەک نییە جیاوازی هەیە بەڵام ئەم ئیدارەدانە ئەم تەدەخولە حیزبی و ئیداری و عیلمیە وا دەکا ڕوحی پێشکەوتن ڕوحی بەرەو پێچوون نهێڵێ بۆیە ئێمە پێویستمان بۆیە لا مرکزی سربەخۆی یەکمانە بێت تۆزێک ئاماژەیەکم بە زانکۆی سۆراندا من هەندێک لە هەندێک شت دەیان بینم لا مرکزێتێکیانەیە وەک زانکۆکانی ئێمە نین بۆ نمونە ئێمە مەسەلەن دەیان کێشەی مالی هەیە زانکۆ لە زۆر شت پارە وەرەگرێ مەسەن خوێن بۆ خوێنی باڵا ئەوەی پارە لێ جەنابەت باس کرد بەڵام ئەم پارەیە دەڕواتەوە توێژینەوە ئەمانە هەموو ئەم پارەیە دەڕواتە وەزارەت نازم دەڕواتەوە زانکۆ وەزارەت لە وەزارەتەوە تا دەگاتەوە مەسەن تۆ مستحقەی خۆت پێ بدرێ مەسەن ئەگەر سەرپەرشتیاریە ئەگەر مناقەشەیە یاخود ئەگەر تەقیم هەڵسەنگانی توێژینەوەیە ئەمە زۆری پێدەسێت لەوانێت جاری وبار بگاتە ساڵی هەربیانی بەکوردەکەی حکوومەت ئەوەی کە بەشی خۆیەتی زوو وەری یەگرێ ئەوەی کە بەشی مامۆستا و ستافیەکەیە ئەوە زۆر بەڵام ئەگەر تۆ لا مرکزیت هەبێت لا مرکزی ئیداری و علمی و مالی تەبێ ئەو وەختە خۆت دێ بەرنامەدانێ من خۆم بە زانکۆی سۆران یان بە زانکۆی هەولێرەوە نابەستمەوە یان زانکۆی گەشەپێدان خۆی بە زانکۆی جیهان نابەستێتەوە بەڵام ئێستا هەمووی لەوانەیە بەعزارێک یەک شتیشیان بۆ بێ مەسەن کاکتۆر من جەنابەت من لە اختصاسەکەی خۆم دێم ڕاستە من هەجێکەیە بەڵام خۆم ئەوەی کە ڕۆژانە متابعیەکەم دەبێ بیگەێنمە تەڵەبەکان بەڵام ئەگەر تەنها کە دانراوە ئەوەی دانراوە خۆم بۆ بەسمەوە وەڵام نەخۆم پێش دەکەوم نە خوێندەکارەکانیش پێش دەکەوێت ئەمە زەرەر لە پرۆسی خوێندندا بەداخەوە ئێستا مەسەرەن بۆ نمونە مەسەن هەرمن لە کۆلیجی یاسایان کرد بە 5 ساڵ بەبێ دیراست بەبێ دیراست وەختی خۆی هیچ هینێک نەبوو مالە علم ئێستا کە کراوەتە 5 ساڵ بێنە منهەجەکانی بێنە لەگەڵ سەردەمی 4 ساڵێکە کەمی کردووە هەندێک شت زیادی نەکردووە مهم ئەم 5 ساڵ ئەم ساڵە زیاد کرا بە زەختی نەقابەی لەگەڕێزم نەقابەی محامین و هەروەها داوا خواستی زانکۆ ئەهلیەکان چووکە بۆ ئەوان باشترە لەگە ڕێزم بۆ هەندێکیان ساڵە زیاتر داهاتیانە بێ ئیتر ئەمە یەک لە شتەکانەکە نەعەدالەتی تێدایە پێچەوانەی دەستوری عێراق چووکە دەستوری عێراق دەڵێ هەموو کەس یەکسان بێ بەڵام خوێندکارێکی خۆریجی یاسا دەبێت بە 6 نسبەی نەزاحی 6 دەرەجەیە بەڵام خوێندکارێکی کولێت و نسبەی نەزاحی 50 دەرەجەیە ینی ئەم ئەمانەی جەناب باسێکی تقریبا هەمویان کێشە و گرفتن بۆ هەم زانکۆ حکومیەکان و هەم لە زانکۆ ئەهلیەکانیشان هەیە و ینی ئەوەی کە من لە قسەکانی جەناب با بڵێین هەڵم هێنجا ئەوەیە کە یەکێک لە گرفتە هەرە سەرەشەکان لە ئێستای خوێندنی باڵا مەسەلەی ئەوە لە تەنیشت دەستێوەردانی حیزبیەوە نەبوونی لامەرکەزیە کە ئەمە زۆر گرنگە هەم لامەرکەزی کارژێڕی هەم لامەرکەزی مالی هەم لامەرکەزی علمیش هەر ئەمەشە بەڕاستی وای کردووە ئەبینی ینی ئەو ئەقڵیەتە مرکزیەی کە زانکۆکانی کوردستان بەڕێوابە وای کردووە کە زانکۆکان چیە بڕشێ لە نێوانیان دروست نابێ بۆ باشی کردووە توانم بڵێم زانکۆ لە وەزیفە ئەساسیەکەی خۆی دابڕاوە ینی ئێستا ئێمە ئەتوانین بڵێن ساڵانە ژمارەیە بڕوانامە ئەبەخشینەوە بەبێ ئەوەی ئەگەر نەژڵێن بە شێوەیەکی ڕەها بەڵام ئەتوانین بڵێن بەگشتی زانکۆکانی ئێمە چ زانکۆی حکومی چ زانکۆی ئەهلی نەیانتوانیوە مساهمە بکەن بۆ نوە لە پێشخستنی دۆخی کۆمەڵگا لە چارەسەرکردنی قەیرانەکانە یعنی زانکۆکان نەیانتوانین مەسەلا توێژینەوەی باش پێشکەشکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان کە بە بڕوای من ئەمەیان پەیوەندی بەو ئەقڵیەتە حکومڕانیەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە کە لە ڕاستیە خۆیان لەسەر و توێژینەوە ئەبینەوە پیان وایە پێویست ناکە هیچ زانکۆی توێژینەوەیشان بۆ بکە کە قەیرانەکان چارەسەر بکات ببوورە ئەگەر لە زانکۆکان سربەخۆی و لامەرکەزیان هەبێ ئەوە هەموو پۆستە ئەکادمیەکان بە پێی لێوە شاوەی بە پێی سیڤی دانرێ ئەوەی کە زەری لە زانکۆ ئەهلیەکان کە ئێستا
زانکۆ حکومیەکان بە دەرەجەیەکم و زانکۆ ئەهلیەکانی ئێستا وەکوتم بە شێوەیەکی گشتی ئەو باگراوەندی حیزبیە کاریگەری دەکات ئەمە وا دەکاتەوە پرۆسەی خوێندنی باڵا بەرەو پێشەوە نەڕوا چکە ئەو کەسەی کە دانیشوە مەسەن سەرۆکی زانکۆیە ڕاگرە سەرۆکی بەشە ئیتر بە پێی استحقاقی علمی خۆی لەوێ دانەنیشتوە زۆربەی لەگەڕ زۆربەی بۆیە نایە بە بەرنامە ئیش بکە حساب بۆ کەس نەکا بەڵکو حساب بۆ ئەو بەرنامە علمیە بکە کە چۆن زانکۆکەی کۆلیزەکەی بەرەو پێشەوە بەرێ بەڵام ئەگەر لەسەر ئەساسی زانستی من بە سیڤی خۆم کاکتۆر بە سیڤی خۆی دابندرێ ئەو وەختە حساب بۆ کەس ناکە بەڕاستی لەگەڕێم وڵات کاکتۆر حەزەکەم ڕای جەنابیشی یعنی ئەوە ئێستا ساڵانە پارەڵێڵیش زیاد دەکات یعنی بۆ لە 150 بۆ پەیمانگاکان لە 140 بۆ زانکۆکان کە بە دڵنیای ئەمە پەیوەندی بە وەکو جەنابیشتان ئاماژەتان بۆ کرد پەیوەندی بەوە هەیە کە حکوومەت بیانووی قەیرانی دارایی قۆستۆتەوە بۆ بە تایبەتکردنی هەموو کەرتە خزمەتگوزارەکان کە لە ڕاستیە ئەمە پێچەوانەی دەستورە و ناکرێت یعنی بەپی دەستوری عراقی پێویستە ئەمانە هەمووی فراهەم بێت و هەمووی بە خۆڕایی بەردەست بێت و ئەگەر بێت و با بڵین بە جۆرێک لە جۆرەکان سیستەمی پارەش هەبێت لە وڵاتەکە ئەوە ئەرچی دەوڵەتە وەکو وڵاتە پێشکەوتەکان وەکو وڵاتانی دنیا کە قەرزی خوێندن بدا بە خوێندکاران و دوای ئەوەی کە ئەو خوێندکارە کە تەخەڕوجەکە کە ئیشی دەستەکەوێ وردە بەپێی داهاتی مانگانەکەی قەرزی خوێندنەکە داتەوە لە تەنیش ئەمانەوە ینی بەگشتی زانکۆ ئەهلیەکان چ گرفتێکیان هەیە ئایا ئەم مەسەلەی سەربەخۆییە بۆ زانکۆ ئەهلیەکانیش ڕاستە و ئایا زانکۆ ئەهلیەکان گرفتی ستافی ئەکادیمیان نییە؟ دکتۆر بن پێم وایە مەسەلەی ینی خوێندنی پارەڵێڵ بێ یا ئەهلی بێ ئەوەی کە بە پارەیە من ئەم پێم وایە باگراوندێکی فکری هەیە ڕەنگە ئێمە واقع ڕەنگە لای ئێمە مناقەشەیان بابەتە نەکرێ بەڵام ئەمڕۆ لە دنیای نیولیبرالیزمە هەموو شتێک وەکو شمەک تەماشاکرێ ئێستش خوێندن بێگومان وەکو شمەک تەماشاکرێت بەوەی کە کەسێک کڕیارە کە بریتە لە خوێنکار و ئەوێ چی شمەکێکی دەستکەوێ ینی چی لە چی فیلدێکە لە چی بوارێکا بخوێنێ ئەم بابەتە بێگومان ینی لە دنیادا بەرە و ئاراسەکە بەرە ئەوە ڕواکە خوێندنی ینی بێبەرامبەر نییە بۆ ئەوەی کە لارێمی کورسان لە دەگوزارێ من پێم وایە کاریگەرە بەو ڕەوتەی کە نیولیبرالیزمایە لە دنیادا کە خوێندن ڕەنگە تا سەرەتایی بێبەرامبەر بێ بەڵام لەسەر و ئەوەی تر خوێندنی بێبەرامبەر نامێنێ بە تایبەتی لە زانکۆدا من پێم وایە دۆخەکە کاریگەرە بەو هەژمونەی کە ئەمڕۆ نیولیبرالیزمەتی بەسەر گیانە کاریگەرە بەوە ینی بەشێک لەوە بەشێکیش بێگومانەوە کوتمان پەیوەندی بە دۆخی دارایی هەرێم و کۆمەڵێک ئەو بابەتانەوە هەیە یاخود خاوەن یانە خوێندکارەکان ئێستا با بڵین بەشی خوێندنی ئەهلی و ئەمانە زیاکە ساڵانە خوێندنی پارە زیاکە لە بەرامبەر ساڵانە خوێندنی بێپارە کەمەکاتەوە لە هەرێمی کوردستان ینی خوێندنی بێپارە من پێم وایە کەم ناکات بەڵام ڕێژەی خوێندکاری دەرچووی پۆلی 12 زۆرە ئەگینا ئەو مەقعدانەی کە لە بێبەرامبەرە هەیە ساڵانە کەمی نەکردووە پار ساڵ زیادی کردووە بەڵام ڕێژەی دەرچوون ساڵانی ڕابردوو زۆر کەم بوو ینی ساڵانی ڕابردوور بەڵام ساڵ بە ساڵ زیاترەکات من بگەڕێمەوە پرسیارەکەی جنابەت سەبارەت بە ینی سەربەخۆی و کێشەی زانکۆکان بە شێوەیەکی گشتی ئێمە دوو یاسامانەیە کە خوێندنی حکومی و خوێندنی ئەهلیەبات بڕێەوە بە پێی زۆرێک لە بڕیار بەدەستان ینی لە بواری ینی دروستکردنی بڕیار لە کەرتی خوێندنی باڵادا پێیان وایە ئەم دوو یاسایە گونجاو نییە لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەمدا و هەر لە کابینەی هەر لە کابینی حوتۆشتەوە باس لەوە دەکرا کە پێویستە یاسای خوێندنی باڵای ینی وەزارەتی خوێندنی باڵا بگۆڕێکە پەیوەندی بە ڕێوەبردننی زانکۆ حکومیەکانەیە و لە 2010 ئێمەوە باز لە 12 ساڵەکەین و درافتێک لەو کاتەیە ئامادەکرا بەڵام ئایا هۆکارچی بوو بێگومان ئەو یاسایە ینی گۆڕانکاری تێدا نەکرێت ئەو هۆکار زۆرە ینی ئەو یاسایە ناتوانێت وەڵام دەروەی ئەو تەحەدیات و ئەو گۆڕانکاریانە ئێستا بەڵام حالێن ئێستا لیژنەیەک ئیشەکەن لەسەر گۆڕانکاری لە یاسای وەزارەتی خوێندنی باڵاوە تا یاسای زانکۆ تایبەتەکانیش ینی ئاراستەیەکەیە بۆی بکرێ بە یەک زانکۆ بەڵام ئەوەی کە ئێستا زاڵە بێگومان ڕوحی تاو مرکزیە ینی بریتە بەپێ ئەو یاسایە
يعني تدخل تواو تفاصيل الذي تيلا أكريت بيجومان ككاتك مركزي ظالبو بيجومان روحي لا مركزي لا وازبو بيجومان أما كاريجري زورة بيل سروي ككرتي خوني بالا برو فيشونه شيء الروح كي برو أو بهرام آية لا سكدا رنگ داتو رنگ كاتك يا سكا غربيتو دربشة وبشت يعني بشت برلمان وبروسي تشريعات بريو كاتا زانين من أميوت تاراديك زور رجبين نبم زور رجبين نبم سبارت راست سبارت بدوخي يعني كرتي خوني بالا لهريما يعني لم ساڵانەی دواییدا بڕاستی لە بواری توێژینەوەی زانستی گۆڕانکاریەکی زۆر گەورە ڕوویداوە و بێگومان گۆڕانکاری لە ژیانی ئەکادیمیا بابەتێک نییە لە ساڵ و دو ساڵە ڕوو بدات یعنی بە تایبەتی ئەو توێژینەوانەی لە جۆرناڵە باشەکانی جیهانا بڵاو ئەکرێنەوە لەم سێ ساڵادا لە 3,000 زیادی کردو ینی ژمارەیەکی زۆر و ینی پێشتر ینی توێژەر لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا ئاسان نەبوو بگاتە کێشەکە لەوایە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵات لە هەرێمی کوردستانە کار بەم توێژینەوانە ناکات یعنی من بڕوام بەشێک ئەزمموی خۆم کار بە توێژینەوەی زانکۆکان ناکات من ئەتوانم بڵێم بەشێک بەڕاهایی بەڵام بەگشتی بەشێک لەم توێژنانە پەیوەندی بە بواری بەڕاستی زانسە پراکتیکەکانەوەیە زانسە پراکتیکانش بێگومان پەیوەندی بە کەرتی تایبەت و بە پیشەسازیەوە ئێمە ئەو کەرتە نییە بۆی ئەو توێژنەوانە ئاسان نییە ڕەبت بکرێتەوە واقعێرەوە بەڵام ئەوەیە لە ڕووی توێژینەوە ینی گۆڕانکاریە بەڵام ئایا بە پێتم محەبە دڵێ دەستان خۆش لە کۆنتترۆڵی مەڵێن هیچ کات نەماوە کاکتۆر دەستان خۆش بێت ئەگە شتێکتان ماوە بە خێرایی ئەگەر ئەکرێت وڵی هەنێ ئەمە مەسەلەی خوێندنی باڵا و هەموو کەرتەکانی تریش پێویستی بە بەرنامە هەیە ئێمە لەوانەوە باس کرد 200,000 خەریسەیە بەڵام چۆن دەی هەمووی لە ماڵەوە دانیشتۆ بێکار ئەگە بەرنمەیەکن نەبێ ئایا ماهیەت و ئەهم بایەخی ئەو زانکۆیانە چییە هەر پێدانی بڕوانامەیە ئەگەر نەکەوێتە بازار و لە بازار ئیش بکە هەر بەخشینی بڕوانامەیە ئێمە دەبێ ئینسان دروست ئێمە ئەگەر ئینسان دروست نەکەین قیمەتی نییە زانکۆ دروستکەین بەڕاستی کەواتە پرۆژەی ئینسانسازیە بێ زۆر سپاس بۆ هەردوو میوان دکتۆر شۆڕش حەسەن زانکۆی سلێمانی و دکتۆر کەنان حەمبەغەریب لە زانکۆی کەشەپێدانی مرۆیی بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی هەڵقەی ئەمجاری دیالۆگ تا هەڵقەی ئایندە خواتان لەگەڵ هەمووتان بمێنن بە شادی بەخۆش.